ولی بیناران اوکو سیر و سمره کیچا دچارچوی به همار کنه دا کیچا نه سالی تماشا بکن نه سالی 6-7 سالی هیچ نیچ مدرسه 12 سال قناغا بگمان حتی قناغا سرطایی و نابندی دو نابندی تمام دکت اوه چند اوه 18-19 سال و 4 سال جی بوزان کوی 5 سال 4 سال یعنی حتی 25 سالیه اف که چه همی گفت کاری ده پیوسته بردام بیت پرورده کردن داخل سر پیت خواب گیری دهنده که معرفه و هبی دبزانی چا بجید نه سالی تماشا بکن ها از بارم روزا جمعه همو مالبات ده بکن بنا هنی که چه که نه سالی سوایه بچوکه گلک بچوکه گلو چارت دادن اف که چه بیت ماهره کردن البته ده چارچوبه سر راست کردن ویا سایده مترسیه که جدی سر افراطان هیا لنافقه ولا نظام چلوکومه که تشتان تیتا بهر کردن برس علی المقدام چالکوان مدنی و اندام پیمانیا 188 لبغداد gelmeye. Kaç Ali demata baş be. Hedi prastijik endek tişte ne guten miruf şok bit. Sat sala 21 kan ev sat sala 21 kan jirub aweçu. Yani bahse yasa ketker ku sadan salan beryan ha buye. Yani tinça vekillikten gelu. زۆر سپاس بۆ میوانداریکردنم لە کوردستان سوچوار سڵاو لە جەناب و بینەرانی کوردستان سوچواریش لە سەرەتا دەمەوێت پیرۆزبایی دامەزراندنی یادی پارتی دیموکراتی کوردستان بکەم بە بۆنەی 78مین ساڵیادی دامەزرانی ئەم پارتەوە دەمەوێت پیرۆزبایی لە لایەنگرانی ئەو پارتە بکەم من ئەندامی کۆمەڵی 1970 هەروەها چالاکوانی مەدەنیشم دەتوانی پێم بڵێ ڕۆژنامەوانێکیشم ئەوەی کە پەیوەستە بە یاسای هەمواری باریکەسیەتیەوە بەڕاستی چیرۆکەکە تەنها پەیوەست نییە بە چیرۆکی دەستورەوە بەڵکو پەیوەستە بە یاسایشەوە ینی ئەو کەسانی شارەزاییان لە دەستور و یاسا هەیە بازدەوە دەکەن کە ئەو هەموارەی کە ئێستا پێشنیاز کراوە پێچەوانی زۆرینەی مادەکانی دەستورە بۆ نمونە پێچەوانی مادەی 5 دەستورە پێچەوانی مادەی 2 دەستورە پێچەوانی مادەی 29 دەستورە فەقەرەی ئەلف و با پێچەوانی مادەی 88 دەستورە پێچەوانی مادەی چلە پێچەوانی مادەی 35 هەروەها کۆمەڵێکی زۆر مادەی دیکان پێچەوانی ئەم هەموارن بۆ نمونە ئەوان تەنها سەرنجیان لەسەر مادەی چلویەکە کە لە کاتێکدا ئەم مادەیەکە جێگەی مشتومڕە ئەسڵەن ئەم مادەیە لە دەستوردا جێگەی ئەوەیە کە قسەی لەسەر بکرێت لەلایەکی دیکەوە زۆرێک پێیان وایە کە بۆ نمونە ئەگەر باسی ڕووداوەکانی ڕابردوو بکەین ئەو بۆ نمونە باسی هاوپەیمانی سێقۆڵی بکەین کە لەلایەن موقتەدا سەدر و حیزبی پارتی و حیزبی تەقەدومەوە پێک هات کە لە ئەو کاتە بەڕێز حەلبووسی سەرۆکاتی دەکرد کۆمەڵێکی زۆر ململانێ هەبوو لە نێوان ئەو سێ پارتە و چوارچەوەی هەماهەنگی بە تایبەتی لە بواری پێکردنانی حکوومەتدا بۆن ئەم ململانەیە سەری کێشا بۆ جۆرێک لە شەڕی ناوخۆکە لە بەغدا بینیمان چی ڕوویدا لەلایەکی دیکەوە چوارچەوەی هەماهەنگی لەو کاتەوە تاوەکو ئێستا دەیەوێت هەڵوێستی خۆی بسەپێنێت بەسەر کۆی شەقامی عێراقیدا دەیەوێت ئەوەی خۆی بەباشی دەزانێت بیسەپێنێت بەسەر هەمووی عێراقدا دەیەوێت دانسنامەی خۆی بسەپێنێت لە کاتی دامەزراندنی حکوومەتەوە تاوەکو ئێستا کۆمەڵێکی زۆر شتی سەپاندووە بۆ نمونە کێشەیەکی زۆری بۆ هەولێر دروست کردووە هەوڵی داوە کێشە بۆ هەولێر دروست بکات هەوڵ داوە کێشە بۆ کورد دروست بکات لەلایەکی دیکەوە چوارچێوە هەماهەنگی هەوڵی داوە کێشە بۆ حەلبووسی سونەکان دروست بکات حەلبووسی برس علی هەڵبەتە ئەم بەحسی بابەتە و پرسێکە دیاریکردیت کەین ئەم بەحسی گواردنا یاسای 1950 و نەهاندکەین یا بارێکە ساتی تو زانیژیک ئولامە ولێکە فرە مەذهبە شافعی حەنەفی حەنبەلی شیعة سنة نافوانجي دا كومك مرجعيات وكومك مذهبان هي قالوا ما كذبيت دي ولاتك كده ولات العراق نبتني بيك حتى مسلمان تدانا مسيحي هنا خريستيان هنا كاكي هنا صابي من داي هنا قال لك هنا كذبيت قالوا مذهبك دياري كريل سر هميان بيت سباندن ببرانيا كسياسي البرلماني بيت درباس كرن يعني هذا ما نخير اما او شتێکە ئەمێ باسی بکەم ئەمە من پێشەکیەکەم باس کرد بۆ ئەوی بچمەوە ڕەکی چیرۆکەکەوە چیرۆکەکە بریتە لە سەپاندنی نازنامەی کەسایەتیەک بەسەر کەسایەتیەکانی دیکەدا
ئەوەی کە دەیانەوێت بیسەپێنن بۆ نمونە چوارچێ هەمهانگی بڵێن ئێمە زۆرینەی حکوومەتین زۆرینەی پەرلەمانی دەمانوێت مەزهەبێک یاخود نازنامەیەکی دینی دیاریکراو بسەپێنین بەسەر هەموو عێراقیەکاندا لە جێگەی ئەوەی بێن نازنامەی نیشتیمان بسەپێنن دێن نازنامەی مەزهەبێک دەسەپێنن ئەمە بابەتی تەنها هەموار یاسایی باری کەسێتی نییە نەخێر ئەوەی شیعەکان دەیانوێت بە تایبەتی چوارچێ هەماهەنگی دەیانەوێت نازنامەی خۆیان بسەپێنن ئێستا دەمەوێت بەڕوونی بیڵێم شارستانێتی دەوڵەت لە مەترسیدایە کە شارستانێتی دەوڵەت کەوتە مەترسیەوە کورد دەکەوێتە مەترسیەوە سونەت دەکەوێتە مەترسیەوە ئەمەی چوارچێوەی هەماهەنگی کە بە ناوی زۆرینەوە قسە دەکەن دەیانەوێت نازنامەیەکی دیاریکراو بسەپێنن بەسەر ئەوانی دیکەدا دەیانێت حکوومەت بە غەڵەت بەکاربێنن دەیانەوێت پەرلەمان بە شێوەیەکی نادروست بەکاربێنن بۆ نمونە من بۆم باس کردی دەیانەوێت لەم ڕێگەیەوە پەیامێک بگەێنن بۆ نمونە ئێستا پەرلەمان سەرۆکی نییە چوارچێوە هەماهەنگی دەیانەوێت بڵێن ئێمە زۆرینەی شیعە لەناو پەرلەماندا با کورد و سونە بڵێن بەبێ ئێوە یاخۆت لەگەڵ ئێوە ئێمە ئەو یاسایە بمانەوێت تێی دەپەڕێنین سەد ساڵن تەمەنێ وڵاتی ئیزبات کردیا و تۆپز ئەو خۆسەپاندن بزۆرێ بەسەر پێک هاتێندن هیچ نەتیجێوان نەبێت نەبووە توزانی پرانیا دە ساڵاتدارانی عێراق حتا 2023 جی بە ئینقلابێ و کوشتنێ و سێدارەدانێ و حتا دیمایەکی بداوی هاتنە گەلومانەها ممکنە پشتی سە ساڵان وعیا خەلکی و تێگەشتنا خەلکیژی gelek جوداترە gelek جوداترە توزانی ئیدی مینبەرێتێکی vێنەک و تەوعیا ڕایەگشتی دکەن کەواتە گەلو ممکنە ئەو ئیرادە خۆسەپاندنێ سەر بگریت بێگاوێ بۆ نمونە با بڵێن 20 ساڵ لە حکمی دوای سەدام حوسێن کەش حکمی تەواوەتی شیعە بووە حکمێکی تەواو فاشل بووە حکمێکی تەواو شکست خواردوو بووە دزی تیا کراوە ماڵی گشتی بەتاڵان براوە تەقینەوە کراوە یەک لە سەرسەی عێراق ڕادەستی داعش کرا لە سەردەستی ئەم حکوومەتەی ئێستا کە حکوومەتی شیعەیە ئێمە بینیمان چی کرا بەرامبەر ئەو خەڵکە خەڵک کوژرا ڕۆژنامەنووس کوژرا چالاکوان کوژرا دۆخی ئەمنی تێکچوو بازرگان ڕفێنرا ئێستا ئەم کەسانی کە لە حکمن پێیان وایە کە ئەم لە ڕێگەی سەپاندنی نازنامەی خۆیانەوە دەیانەوێت زۆرترین پۆست بۆ خۆیان داببڕن دەیانەوێت بۆ نمونە دەیانەوێت هەژمونی خۆیان بە شێوەیەکی فراوانتر بەسەر عێراقدا بسەپێنن ئەوان وا بیر دەکەنەوە کە تا زیاتر خۆیان بسەپێنن بەسەر عێراقدا زیاتر درێژە بە حکمی خۆیان دەدەرن تا زیاتر یاساکانی خۆیان بسەپێنن زیاتر عێراق کۆنتڕۆڵ دەکەن بەڵام ئەمە لە عێراقدا سەر ناگرێت چونکە عێراق فرە چەشنە عێراق کورد و سونەی تێدایە پێویستمان بە دەستورە ئێمە شتێکمان هەیە لە عێراقدا پێی دەوترێت شارستانیەتی دەوڵەت شارستانیەتی یاسا ئەمە شتێکە هێڵی سوورە بەلای ئێمەوە ڕێگە بە هیچ لایەنێک نادەین جا ئەمە چوارچێوە هەماهەنگی بێت یاخود هەر کەسێکی دیکە بێت کە دەست بدات لە مافی خەڵک دەست بدات لە شارستانیەتی دەوڵەت ئێمە لە قەندەهار نین ئێمە لە ئێران نین ئێمە لە سعودیای پێش 20 ساڵ نین ئێمە لە دەوڵەتێکی شارستانیەت داین پێویستمان بە پێشکەوتنە بەداخەوە ئێستا تەنانەت لە سعودیش بەرەو پێشەوە دەچن کەچی عێراق بۆ دواوە دێتەوە سعودیە دەبینین هەوڵ دەدات لەو پاشخانەی کە هەی بۆ ڕزگاری بێت کەچی عێراق هاتوون دەمانگێڕنەوە بۆ 1000 ساڵ پێش ئێستا بۆ نمونە ڕێگەیان نادەین شەقامی عێراقی ڕێگەیان پێ نادات بۆیە داوا لەلایەنە سیاسیەکانی دیکە دەکەم هۆشیار بنەوە لەو کارە ساتەی بەڕێگەوەیە ئەمە تەنها پەیوەندی بە هەمواری باری کەسێتیوە نییە بەڵکو ئەم پەیوەندی بە ئەوەیە کە دەیانەوێت دەوڵەت کۆنتڕۆڵکەن بە سونە ڕەوشە عێراقی برێس عەلی ڕێگە بە چوارچێوە هەماهەنگی مەدەن گوتی تو کەڤنە پایتەختێ عەباسی و بابلی و ئەمەوی یای تو زانی چه شارستانێک بوون ئەو شارستانی باندوری سەر هەموو جیهانی هەبوو 100 ساڵە 21 ئەزت و ناتازە بتازە بەحسی یاسایەکێکیان کوکیچان 9 ساڵی تێدا بێتە شودان بەرحال گەلەی سپاس بتە بیڤیا سەرنجە تەباریین پەیوەندی دارگەشتبیت علی ئەلمەقدام چاڵکبانێ مەدەنی و ئەندامی فەیمانیا 108 لە بەغدا